پێش هاتووە کە تۆ بیرۆکەیەکی بازرگانی بەهێنانی شتێکت هەبێ بەڵام لە تستی ئەوەی کە نەکاوە ڕەسەن نەبێ نەکاوە ئۆریجینال نەبێ هەر ڤازیشت لێ هێناوە لە ئەو بیرۆکەیە. ئەگەر وایە یەک تۆ بەتەنیانی دووش بەخێر هاتی بۆ ئەفسانەی دنیای داهێنان. ناوی من کانیە، من کتێب، فیلم یا دەکمنتەری و باسەکانی سەر بیزنس و داهێنان و نوێجێڕی دەخێنمەوە سیر دەکەم، جۆ ڕادەگرم و دێم لێرە دەگەڵ ئێوە بەشی دەکەم. لە ڤیدیۆ پێشووندا باسی گیگۆم کرد. ئەگەر نازانی گیگۆ چیە ئەوە بڕۆ سەیری ڤیدیۆی پێشووکە بۆەوەی کە لێم تێبگەی. باسی چەندانە کتێبم کرد و یەک دانە داکیومنتری. ئەو داکیومنتریە بە ناوی Everything is a Remix. کریبی فەرگۆسن 4 دانە داکیومنتری لەسەر بابەتی Everything is a Remix هەموو شتێک تێکەڵێکە لە یەکتر دروستی کردو و لەسەر یوتیوبی خۆی بە ناوی کریبی فەرگۆسن دایناوە. منت سەیری ئەو 4 دانە داکیومنترانم کرد. کەمێکیش لەبارەی ئەوەی کە ئەو کۆنسپیرسی کە دەڵێ ئەو بیرۆکەی کە دەڵێ Everything is a Remix سیرم کرد، خوێندمەوە و لێرە ئەنجامەکەی دەمهوێ دەگەڵێەوە بەش بکەم. مەبەستی کریبی فەرگۆسن ئەوەیە کە هیچ بیرۆکەیەک ناب نییە، ڕەسەن نییە، ئۆریژینال نییە. من نەختێک دەگەڵەوە یەک نیمە ناتوانم بڵم 100% بەڵام ئەوە قسەیەکە کە کریبی فەرگۆسن دەیکا کە هەر بەرهەمێک هەر بیرۆکەیەک ئێستا هاتووتە سەر دنیایە کۆپیەکە لە بیرۆکەکانی کە لە پێشەدا هاتوونە. یعنی ئەوەی کە لەوەی دەست پێ دەکا کە مەسەلەن موزیکە کە ئێستا تو گوێت لێ دەبێت لەوانەیە بڵێ واو ئەو موزیکە چەندە شتێکی تازەیە بەڵام نا هەتا بەناوبانگترین موزیکەکانیش ڕیمیکسەکن تێکەڵێکن لە موزیکەکانی کە لە پێشەدا دروست کراون. مەسەلەن دەڵێ موزیکی هیندی و موزیکی بریتنی تێکەڵی کردووە بوونەتە بە Bollywood musical. خۆش بوو بەڵام لێرە مەبەستمانەوەی کە پێتان بڵێن کە چاریتت بریتنیشە تا ڕیمیکس دەکا بۆیە من لەوانەیە لەگەڵەوەی نەبم 100% کە هەموو بیرۆکەکان کۆپینە یا ڕیمیکسن بەڵام تا ئێستا هیچ نمونەیەکم نییە کە بڵم کە نا ئەوە تا ئەوە هەبوو و ڕیمیکس نییە. بۆیە تۆ منیش هەتا نابی لەوە بترسێن کە نەکا من بەرهەمێک کە دەم هەوێ بهێنم کەسێکی دیکە پێش ئەوەی کردبێ. من ئەگەر بم هەوێ ئەو کۆپە ئەو گلاسە مەسەلەن بم هەوێ دروستی بکەم و شکلەکەی مەسەن پێجوان بێت دەتوانم شتێکی تازەی پێ ئیزافە بکەم بە بڵم ئەو بەرهەمی خۆمە مەسەلەن بەهایەکی پێ بدەم شتێک بە شێوازی خۆم تاچێکی خۆمی پێ ئیزافە بکەم بە بڵم ئەوە بەرهەمی خۆمە. بیرۆکەت هەیە؟ بیرۆکەی بازرگانیت هەیە؟ بیهێنە دەست پێ بکە. ئەگەر تۆ مێشکێکی داهێنەرانت هەیە مێشکێکی بێسنوورت هەیە مەترسێ بیهێنە سەر ئەرز دەستی پێ بکە دەست بە بیزنەسەکەت بکە بیرۆکەکەت لە ئایدیایەکە بیکە بە کار. ڕێگای خۆی هەیە بەردەکاری هەیە لە دەست پێکردن مەترسێ. کۆمەڵگای کوردی پێویستی بە مێشکی داهێنەرە. مێشکێکە ناترسێ کە لە داهێنانڕا بگات بە نوێجێڕی بە فکری داهێنانکردن بگاتە بە ئەمەلێک بەرهەمێک کە نوێجێڕە کە ئینۆڤیشنە کە تازەیە. ئێمە پێویستمان بە ئەو منداڵانەیە کە بابیر دەکەنەوە پێویستمان بە ئەو نەوەی تازەیە ئەو جێنەرەیشنی تازەیە کە دێ و دەزانێ چۆن نەترسێ. ڤیدیۆی داهاتووشدا زۆرتر باسی ئەو داکیومنتری Everything is a Remix و ئەوەی کە چۆنتر لە بیرۆکەیەک بگەین بە بازرگانی بگەین بە فرۆش بگەین سەرکەوتوو بین لە فرۆشەکەمان باسی ئەوە دەکەم زۆرتر. ئەو کاناڵە کۆمەڵگای منە و تۆ ئەگە سابسکرایب بکەی بەشێکی لەو کۆمەڵگای من هەفتەی جارێک باسی بازرگانی بە زمانی خۆمانی بە زمانی کوردەواری دەکەمش بە شێوازێک کە باسە قورسەکان زۆر بە ئاسانی بکوترێنەوە و تۆ هەر تەمەنێکی بی بە زمانی کوردی لێم تێبکەی. بە هیوای ئەو ڕۆژە کە هەموو ئێمە
لەو کۆمیونیتیە بڵێن کە ئێمە ساحێبکاری خۆمانین، خاوەنکاری خۆمانین، بەسەرکەوتووین. بەش باس.